لەش ساغ بێ مامۆستا دەمەوێت بێمە سەر ئەو پرسیارە ئایا جێبەجێکردنی ئەرکە ئاینیەکان وا دەکات فشاری دەرونی کەمتر بێتەوە؟ ئەم حاڵەتە بەستراوە بە ئیمان. بەڵێ ئەو کەسەی کە دەچیتە مزگەوت، کە دەچیتە کەنیسا، کە دەچیتە هەر شوێنێکی یەزیدی کە خۆی باوەڕی پێ هەیە، کە باوەڕی بەبێ ئەوەی مەسلحە نەڵێت لە تریس، نەرێک لە تریس لە خوا، خۆشەویستی بۆ خوا، خۆشەویستی بە ئاینی خۆی، کە دەچی ئەرکی ئاینی خۆی دروست دەکات کە یەکێک دەچیتە مزگەوت بە ئەو پەڕە دیڵی خاوی نەک بە چاوێکی تەسک و ڕق لێبوون لە دیانەکانی تر، بە ئینسانێکی کراوە، چونکە ئەڵڵاه مەحەبەتە، خوا مەحەبەتە، کە ئەگەر ئیسلام بی مەسیحی بی یەزیدی بی کە دەچیتە بە شوێنێکی ئاینی بە دڵێکی خاوین و خۆشەویستی بۆ هەموو ئینسانێک لەسەر زەمین، یعنی بێگومان ئەو ئەرکە ئاینە ئەسڵەن سوودێکی گەورەی هەیە بۆ تەندروستی دەرونی و تەندروستی دەرونی گەشتبینی دەکات، ئەو بە گەشتبینی تەماشای خەڵک و ژیان دەکات. بێگومان کارێکی پۆزیتیڤە، کاریگەرێکی جوانە، بەس بەمەرجێ بەڕاستگۆیی بە ئیمانێکی حەقیقی بی، نا بە چاوکی تەسک. زۆر باشە مامۆستا دەمەوێت ئەوە بپرسم، ئێوە وەکو دەروونزانێک کۆمنتتان چییە لەسەر ئەو ڕستەیە کە دەڵێ عەقڵی ئافرەت کەمترە بەراورد بە عەقڵی پیاو؟ بەڵێ باڵای حەزم دەکردەوە پرسیارە پرسی تا ئێستاش تا ئەو زەمانەی ئێستا جارێک لە بەرنامەی من سایکۆلۆژی بە عەرەبی لە یەکێک لە بەسڕە تەلیفۆنی کرد، دوای تەجیلمان کرد دەنگیش گوتی ئەمە متابعەی بەرنامەی تۆ دەکەین، جارێک باسی حوریەتی ئافرەتت کرد، ئێستاش دەڵێ لە پلانە چایخانە تەماشای بەرنامەی تۆ دەکەین، ئێشتاش مسترە لەو زەمانە کاکە من قەناعەتم نییە عەقڵی ئافرەت کەمترە لە عەقڵی پیاو. گوتی تۆ وەڵام چییە وەک سایکۆلۆژیەک وەک دەروونزانێک؟ گوتم شتێکی بەڵگە دەینم بۆ تو کە ئەگەر دانیشتیە لە تەنیشتۆ ئەڵێن بۆ هەو ئەو کەسانەی کە ئەڵێن عەقڵی ئافرەت کەمترە لە عەقڵی پیاو. بیعنی چی؟ من قەناعەت دەینم عەقڵی ئافرەت کەمترە لە بێ، ئەگەر بەڵگە بینم بۆ من بە یەک شت، ئەگەر بڵێ هەموو ئافرەتێک لەسەر ئەو زەمینە هەموو ئافرەتێک عەقڵی کەمتر بێ، یەک ئافرەت نەماندیوە زیرەکتر بێ لە پیاو، بەس ئایا حەقیقەت وایە؟ نەخێر، چونکە باشترین بەڵگە کە عەقڵی ئافرەت کەمتر نییە لە عەقڵی پیاو لە فلانە زانکۆ ئافرەت ناوی کوردستانە یەکەم دەرچوو لەسەر پیاوەکانیش. ڤالەنتینە تریشکۆفە 150% بوو عەقلی کە ڕووسی بوو چوو تەمەنگ. مەلیکە تاتشەر یعنی ئەوەی بە بڵێن سەرۆکوەزیرانی بەریتانیا تاتشەر کە عەقلێکی زۆر گەورەی هەبوو سەیطەرەی هەموو پیاوەکانی دەکرد بە ئیقناع بە قەناعەت کە کۆمەڵە ئافرەت دەینم بۆ تو کە زۆر ئافرەتمان دیوە لە زۆربەی بوارەکانی ژیان بە قیاسی زەکای علمیش زیرەکتر بوون لە پیاو. معنای نییە بڵێن ئەوە زیرەکتریان، ئەوە ئینسانە. بەڵام پرسیارێکی دوا وەڵامم ڕەنگە یەکێک بڵێ باشە ئەی بۆ ژمارەی داهێنەرەکانی پیاو زیاترن لە ژمارەی داهێنەرەکانی ئافرەت؟ دەڵێم بەڵێ وایە ژمارەی داهێنەرەکانی پیاو زیاترن، بەڵام سەبەب لەبەر ئەوە نییە لەبەرەوەی ئافرەتە، سەبەب لەبەر یەک سەبەبێکی واضح و هەموو کەسێک نەخوێنەوانیش بی ئینسانی سەرە ساکە ئەتوانێت قناعی بکە. سەبەبەکە لەبەرەوەی ئەو دەرفەتە ئەو فورسەیە کە تەرخان دەکرێت بۆ پیاو زیاترە زۆر 80% لە هەندێک کۆمەڵان نەک لە هەمویان 80% زیاتر دەرفەت دەدرێت بە پیاو. نەفسی ئەو دەرفەدەی لە مناڵیەوە چی پێداویستە ئافرەت دابین بکە بۆی وەک پیاو چ فەرقی نابی لە پیاو، بە لە بەرەندێ نابی بڵێن لە بەرەوەی ئافرەتە، لە بەرەوەی دەرفەتی کەمترە. ئەوەی لە دایک دەبێ شەیماکان ئینسانە، چی پیاو بێ چی ئافرەت، ئەو ئینسانە ئەڵێم ئینسان لە دایک، یعنی توانی بڵێن بە ئافرەت ئینسان نییە؟ چاوی هەیە وەک ئێمە، گوێ هەیە، عەقلی هەیە وەکمە، 15,000 ملیۆن شانەی مێشک هەیە لە عەقلی هەموو ئینسانێک، ئافرەت بی پیاو بی، خەڵکی بەحەرکە بێ، خەڵکی تۆکیۆ بی، خەڵکی یابان بی، نەفسی شانەکانی مێشکی هەیە. عەقلی من هیچ کەمتر نییە لە عەقلی ئەمریکیەک، نەفسی شانەی مێشکی هەیە. ئەو شتانە کە دابین دەکرێت بۆ ئەمریکیەکە یان بۆ پیاو بۆ ئافرەت دابین ناکرێ
لبرين دبين أو زيركتر نقل بروي أفردا لبروي دفتي بونا رخصة لبروي أو إنسانة دابين كرابوي بيدا استكاني داهنانو بيركدنو زيركارتي لبرندي شي إلى شي رأيكي راسنية بلين عقل بيا وكم ترى لا إنسان عليهم أو إنسانة جا علاقنا وانا لفلانا خشوان بلي أفراد كم تربو يا كم درنتشو لشويني كتر نخير أفراد يا كم درتشو علاقني أو إنسانة بيشي ويك علميا ناكذب بلين عقلي بياو عقلي أفراد كم ترى نفسي بشرة دابين بك عقلي وقت بياو دبي رنج زيرك تريش دبي راست جوان